مانگی ڕەجەب بریتیە لە مانگی حەوتەم لە مانگەکانی ساڵی کۆچی، یەکێکە لەو 4 مانگانەی کە حەرام کراوە کە بریتین لە ذوڵقیعدە و ذوڵحیجە و محەڕەم و ڕەجەب، کە تێیدا زۆرێک لە ڕووداوە گرنگەکان ڕوویداوە لە مێژووی ئوممەتی ئیسلامی. لە مانگی ڕەجەبی ساڵی 2 کۆچی قیبلەی موسڵمانان لە بەیتولمەقدسەوە لە شام گۆڕدرا بۆ مزگەوتی حەرام لە مەککە، کە بریتی بوو لە یەکێ لەو ڕووداوانەی کە بووە هۆی ئاشکراکردن و جێگیربوونی موسڵمانان و کەم عەقڵی یەهودی و دووڕووەکان. و لە مانگی ڕەجەبی ساڵی 9 کۆچی جەنگی تەبوک ڕوویدا کە تێیدا پێغەمبەر صلی الله عەلەیه وسلم و موسڵمانان دەرچوون بۆ تەبوک بە هێزێک کە پێک هاتبوو لە 30,000 جەنگاوەر بۆ وەستاندنی هێرشی ڕۆم بۆ مەدینە. ئەگەرچی لەم جەنگەدا هیچ شەڕ و کوشتارێک ڕووی نەدا، بەڵام بووە هۆی دەرخستن و ئاشکراکردنی دووڕووەکان و ئابڕووبردنی هەموو ئەوانەی کە دڵنەخۆشن لە پەیلانگێڕەکان کە لە نێو موسڵمانان بوون. و لە ناوەڕاستی مانگی ڕەجەبی ساڵی 4 کۆچی موسڵمانان فەتحی شاری دیمەشقیان کرد و خەڵکەکەی داوای ئاشتەواییان لە موسڵمانان کرد. و لە 25 ڕەجەبی ساڵی 101 کۆچی خەلیفەی موسڵمانان عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەحمەتی خوای لێبێت کۆچی دوای کرد لە تەمەنی 39 ساڵیدا. و لە دوای ئەو بەیعەت درا بە یەزیدی کوڕی عەبدولمەلیک. و لە کۆتا شەوی ڕەجەب لە ساڵی 204 کۆچی ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێبێت لە تەمەنی 54 ساڵیدا کۆچی دوای کرد، کە لە دوای خۆی کۆمەڵێک کتێبی گەورەی لە زانستی ئوسوڵ و فیقدا کە گرنگترینیان کتێبی ئەڕیسالە و کتێبی ئەلئوم بوون. و لە 27 ڕەجەبی ساڵی 583 کۆچی موسڵمانان توانیان بەیتولمەقدس بگەڕێنەوە ژێر دەسەڵاتی موسڵمانان بە سەرکردایەتی سەلاح الدینی ئەیوبی دوای سەرکەوتنە گەورەکەی حوتەین، کە چووە ناو قودسی پیرۆز و لە مزگەوتی ئەقسا نوێژی هەینی ئەنجامدا دوای نزیکەی 88 ساڵ لە داگیرکردنی لەلایەن خاچپەرستەکان. و لە 30 ڕەجەبی ساڵی 922 کۆچی خۆری دەوڵەتی عوسمانی بەدەرکەوت دوای گوێزرانەوەی خلافەتی ئیسلامی لەلایەن ئەلموتەوەکل عەلە الله لە قاهیرە کە کۆتا خەلیفەی دەوڵەتی عەباسی بوو بۆ سوڵتان سەلیمی یەکەم کە لە ئیستەنبول کە یەکەم خەلیفەی دەوڵەتی عوسمانی بوو. مانگی ڕەجەب و ڕووداوە جیاکەرەوەکانی مێژووی ئیسلامی.